هەر کەسێ لەم دنیاە لەم مزگەوتە ئەوەی گوێ لە دەنگمانە بێ خوا کوڕی پێداوە یا کچی پێداوە یا بەس کوڕی پێداوە یا بەس کچی پێداوە یا هیچی پێ نەداوە ئەوە بزانە کاتێ ئەی بەخشێ دیاریە لە لای خواوە یەکێکە لە نیعمەتە جوانەکانی خوا کە زانیمان ئەم نیعمەتە گەورەیە خوای بەخشێ پێمان چۆن مامەڵەی لەگەڵ بکەین چۆن هەڵسوکەوتی لەگەڵ بکەین مسلمانانی خۆشەویست ئاینی پیرۆزی ئیسلام دوو ڕێگەی داناوە بۆ هەڵسوکەوت لەگەڵ ئەم منداڵەیە ئەم منداڵە بەس بەدەم نابێ بڵێ ئەلحەمدولیلا ئەم کوڕەت پێم بەخشی خوایە بەس بەدەم نابێ بڵێ خوایە حەمد و سەنا ئەم کچەت پێم بەخشی نەخێر بەدەم حەمد و سەنای ناکرێت چونکە هەدیەکە زۆر گەورەیە ئەی پێویستی بە چییە مسلمانانی خۆشەویست دوو ڕێگامان هەیە دوو ڕێگاکە چی ڕێگایەکیان پێوترێ ڕیعایە بەخێوکردن ڕێگایەکی ترمانیشەیە پێوترێت تەربیەت پەروەردەکردن بۆی لەگەڵ ئەم منداڵەیە هەڵسوکەوت کەی تعاملنا مع هذا الطفل يحتاج إلى طريقين الرعاية والتربية لەگەڵ بەخێوکردن پەروەردەکردن ئەمە خاڵێکی زۆر مهمە من ئێستا بۆی ئەم وتارە مەڵبژارد منداڵەکان هاتن بۆ مزگەوت بینیانمان دەمچاوەکانمان بینی پێویستەکە پەروەردە لە ناومانە زیندوو بێتەوە